ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی مەحەمەنوویتان لێبێ. ئایا کۆمەلگای کوردی بەرەو چ قۆناغێک دەڕوا؟ بەرەو داخران و بەدینکردنی هەموو هەڵس و کەوتەکان و ڕەکردنەوەی هەموو خەسڵەتێکی نوێ بە ناوی پیرۆزیەوە یان ئاراستەکانی کرانەوە زیاترن؟ چێ ڕێگرە لە پێشکەوتنی کۆمەلگا؟ دین یان حیزب یان ئاراستەی ئیسلامی سیاسی یاخود کەلتور؟ ئایا مرۆڤی کورد ئازادە چۆن بیر بکاتەوە و چی لەبەر بکات و چۆن هەڵس و کەوت بکە؟ یان دنیایە گوشەی عیبە لەبەر دەمیدا دانراوە؟ بۆ هەندێک نووسەر و چالاکوان هێزە ئیسلامیەکان بە هۆکاری پاشەکشەی کۆمەلگای کورتی دادەنێن. نووسەرێکی ئیسلامیش دەنووسێ ئەم کۆمەلگایە موسڵمانە و نابێ لاسایی ڕۆژئاوا بکرێتەوە، هەموو لاساییکردنەوەی بدعەیە. ئەوەی ڕوودەدا مەترسیە یان ئاساییە؟ ئایا ڕێگری لە ئازادیەکان دەکرێت؟ ئەگەر ڕێگری لێ دەکرێت ئەمە چ ئاماژەیەکمان پێدەدا؟ نووسەرێک دەنووسێ کۆمەلگای کوردی بەرەو دۆخی داخرانی کولتوری و سیاسی و ئازادی دەڕوا. بانقوازێکیش دەڵێ ئەم کۆمەلگایە دیندارە و موسڵمانە، بۆیە ئازادی نابێت بە پێشێلکاری بناسرێ. بۆ قسەکردن لە مەفهومی کۆمەلگای کراو و داخراو میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر عەبدوڵڵا وەرتێ ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی مان کردووە. دکتۆر گیان سوپاسەکەن. هەروەها بەڕێز ڕۆزا حسێن خاوەنی بڕوانامەی ماستەر لە زانستە سیاسەکان لە زانکۆی بێرگن لە نەرویج و نووسەر و لێکۆڵەر. سوپاسەکەین. سپاس بۆ تۆش. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیانە. سەرتا دکتۆرەگە و پرسیارە لە بەڕێزە بکەم. کۆمەلگای کوردی بەرەو چ قۆناغێک دەڕوا؟ قۆناغێک کرانەوەی تێدایە یاخود قۆناغێک داخران؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان، کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی دامەزرا و کۆمەلگایەکی تۆکمە و بەهێزە لە ڕووی بنەما ئاینیەکان و پرەنسیپە دینیەکان، بەهۆی کاریگەری و ڕۆڵی زانایانی ئاینی و هێز و لایەنە سیاسیە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان. بۆیە یعنی زانایانی ئاینی بەشدارن لەوەی کە کۆمەلگای کوردی بۆتە کۆمەلگایکی پتە و دامەزراو. بەتەکید ئەی نووسەر و چالاکوان و حیزبە سیاسیەکانی تر. نووسەر و چالاکوان و حیزبە سیاسیەکانی تریش ڕۆڵ و کاریگەری خۆیان ڕۆشنبیران بە هەمومانەوە دەکرێت کۆمەلگای کوردستان بەرەو پێشکەوتن و بەرەو کرانەوە و بەرەو خزمەتی باشتر ببین بۆ نەوەکانی داهاتوومان. چی ئەتوانێم کۆمەلگای بەرەو کرانەوە بەرێت؟ ئێوە یان خۆی هەر کۆمەلگایەک بە درێژایی مێژوو کۆمەڵێک عادات و تەقالید و پرەنسیپ و مەبادیئی تایبەت بەخۆی هەیە. کۆمەلگای کوردستانیش بە سیفەتی ئەوەی کۆمەلگایەکە لە سەدانەوە دووهەشتی موسڵمانە و ملتەزیمە بە بیر و باوەڕی ئیسلامی بە مەبادی ئیسلامی. ئەوەی کۆمەلگا بەرەوەی دەبا ئەگەر ڕوخسەتم باش ئەوەی کۆمەلگا بەڕێوە ئەوەی بە هەمومانەوە بە هەموو تەیاراتەوەشتی موسڵمانە بە هەمومانەوە بە هەموو تەیارات و ئەحزاب و ڕۆشنبیر و زانا و چین و توێژە هەڵکەوتوەکانی ئەو کۆمەلگایە ئەتوانین کۆمەلگای کوردستان بەرەو کۆمەلگایەکی پێشکەوت و خواست بەرەو پێش کۆمەلگایەکی مەدەنی بەرەو کۆمەلگایەک ببین کە بەڕاستی داهاتوویەک بۆ نەوەکانی داهاتوومان مسۆگەر شێوەیەکە لە قسەیەکی سیاسی بەڵام با بە وردی بڵێ ئەمەی ڕوودەدا لە کۆمەلگای کوردیدا تۆ مەترسیە بینی لەوەی ئازادی ئینسان ئازادە لەم کۆمەلگا چۆن بیر دەکاتەوە، چۆن بڕیار دەدا، چۆن جلوبەرگ لەبەرەکە، چۆن هەڵسوکەوتەکە یاخود دەبێ ئازادیەکان تایبەت کرێن. من قسەیەکی عومەری کوڕی خەتاب بە بەڵگە بۆ جەنابە دەهێنمەوە کە دەفەرمێ متى استعبدتم الناس لقد ولدتهم أمهاتهم أحرارا. ئێوە بۆچی مرۆڤەکانەکەنە بەندە لە کاتێکدا خوای گەورە بە ئازادی بەرهەمی هێناون و لە دایک ئەبن. بۆیە مرۆڤەکان ئازادن لە ڕووی دینیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی فکریەوە، لە ڕووی دەربڕینی بیر و ڕاوە هەر چۆنێکی بیر ئەکەنەوە. بەڵام ئێمە نابێ ئەوەمان لە یاد بچێت لە هەموو کۆمەلگاکانی دنیا ئازادی کۆمەڵێک زەوابیتی هەیە. بۆ نمونە ئەمریکا کە وڵاتێکی پێشکەوتووە یا بەریتانیا هەر وڵاتێکی غەربی
ئازادی کۆمەڵێک زەوابی ئازادی نابێت لە سنووری دین دەرچێت بەو مانایە نا بەو مانایە هەندێک شت کە خەلەل کە بۆشایی کە درز و بۆشایی کۆمەلگادا دروستەکەن. ئایا کاک محەممەدیان کەسێک ئازادە بڕوا دوکانێکی تریاک فرۆشی دابنێ لە ناو بازار؟ ئایا کەسێک ئازادە؟ ئایا کەسێک ئازادە بڕوە لە بازار دەورەیەک مەشقێک بکاتەوە چۆنیەتی لە خارجی قانون کە کۆمەڵی گەنج بەرهەم بێنێ فکری توندوتیژی لە ناو وڵات و کۆمەلگا بڵاوکەنەوە نا بە پێچە نەخێزادە بە هەر جلوبەرگێکە بچێتە دەرەوە. مەسئلەی جلوبەرێک لە ڕاستیدا ئەمە هەندێک مەبادی و هەندێک پرەنسیپی نەگۆڕی ئاینی هەیە واتە نصوص دەقی قەتعی و دەلالە یاظنی و دەلالەی لەسەر هەیە ئەمانە بەڕاستی تێڕوانینی زانایانی ئیسلام یعنی هەندێشت هەیە تێڕوانین هەڵناگرێت بۆیە بە شێوەیەکی گشتی ئازادی تاکە کەسەکان جیاواز نییە لە هەڵسو و کەوت و لە بنەما و پرەنسیپی ئیسلام. نا ئازادی تاکە کەس ئەگەر کەسێک مسلمان نییە ئاینێکی تری هەیە مەسیحیە یەزیدیە سابیئەیە هەر جۆنە ئاینێکی تری هەیە خۆی ئازادە چۆن ممارەسەی دروشم و مەبادی و شعاراتی خۆی بکات لە ناو کۆمەلگا. جیاواز نییە لە دین. ئازادی تاکە ئەم کۆمەلگایش کۆمەلگایکی مسلمانە واتوانین ئێمە لە ڕێ ئەم کۆمەلگای کە سایەنەوەشتی مسلمانە بەرەو پێشی بەرین. ئەمە جملای سەرشکانی تۆ بوو. ڕۆزاخان بەڕێز بەر لەوەی نووسەر و لێکۆڵەربی ڕۆژنامە نووس پرسیارەکەی ئەمەوەیە تۆ لە ئەوروپا خوێنوتە و خاوەنی بڕوانامەی ماسەی لە زانستە سیاسەکان لە نووسینێکدا ئاماژەت بۆ داوە ئەوەی جێی داخ ئەوەی کە ئەو گەنجانە لە تووڕەیدا لە تاڵی ژیانی خۆیان شان بەشانی ئیسلامە کۆنە پەرستەکان. دکتۆر ئاماژەی بۆ ئەسایە نەوەشتی ئەم کۆمەلگایکی مسلمانە و ئەوەی پێشکەوتن ڕوایە ئەبێت لەم ئاڕاستەیە وە شتێک نییە ناوی دین دژی ئازادی تاکە کەس بێ. من حەزەکەم لەسەرەتاوە ئەوە بڵام کە گرنگە ئێمە دووشت لە یەک جیا بکەینەوە ئەوەی کە کۆمەلگای کوردی بەشێکی زۆری خەڵکی مسلمانە یا بە پراکسیس لە ڕووی ئەمەلەوە ئیسلامە ئەوە جیایە لەوەی کە ئێماڵین ئیسلامی سیاسی جیاکردنەوەی ئیسلامی سیاسی یا جیاکردنەوەی دین لە ئیسلامی سیاسی وەک ئایدۆلۆژیایەک خاڵێکی گرنگە لەوێەوە دەست پێ بکەین. دروستنی ئێمە بەو شێوەیە قسە بکەین بڵین کۆمەلگای کوردی هەمووی مسلمانە لە 1970 کەواتە ئەو ئایدۆلۆژیایی کە ئیسلامی سیاسی هەیەی بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا و تێکەڵکردنی دین بە هەموو شؤونە شخصی و ئازادی تاکە کەسیەکانی ئینسان لەم کۆمەلگای ئێمە وەک کارێکی دروست سیر بکەین و بڵین دەبێ بەو شێوەیە بێ چکەوە تێڕوانینێکی ئایدۆلۆژی ئیسلامی سیاسیە بۆ دین ئەوە تێڕوانینێکی ئایدۆلۆژی ئیسلامی سیاسیە بۆ دین کە پێی وایە ئەبێ دین ئەو دەورەی هەبێ کە ڕۆ بچێتە ناو هەموو ئەو ئازادیە شخصیانی ئێمە و یا و ئازادیە کەسیانی ئێمە تۆفیانەوە هەشکە ئەڵێ دینداری تەبیعین خۆیان مسلمانن ئەمە ئیسلام ئەمە هێزە ئیسلامیەکانە ئەمەی شێواندووە. جارێ من نازانم ئەو لە 1970 بە پێی ئەحسایە و لەکوێوە هێناوە ئەمە هیچ بنەمایەکی زانستی نیە بنەمایەکی زانستی سایەنەوەشتەکە کاخمەنووری باخسەکەم تا باشە بە ڕوخسەربازی ئەمە لای تۆ دڵنیا بە هیچ بنەمایەکی زانستی هەیە. بنەمای زانستی ئەم کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی مسلمانە شان بەشانی مسلمانەکانیش یەزیدی ئەژێت سایەنەوەشتی مسلمانە بە دڵنیاییەوە بەسایەکان ئەگەر 95 بێ یان 98 بێ گرنگ ئەوەیە 100% مسلمان نییە ئەو نسبەتەی کە هەشیەتی نسبەتێک نمونەزەتێکی جوانە بۆ کۆمەلگای بەرحاڵ کۆمەلگای کوردستان ئەگەرچی بەشێکی زۆری نەشی خەڵکێکی باوەڕدار بێ بە ئیسلام باوا بڵێن باوەڕدار بە ئیسلام یا بە دینی ئیسلامی لەگەڵەوە ئێمە چەندان دینی جیاوازمان هەیە لەوانە دینی یەزیدەکانمان هەیە کاکەئیمان هەیە سابیئەمان هەیە مەسیحیەکانمان هەیە بێجگە لەمانە بەشێکی زۆری کۆمەلگای ئێمە کەسانی باوەڕدار نین کەسانێکن ئەسڵەن کەسانی ئاتەئیستن باوەڕان بە هیچ دینێک نییە ئەوەی لە دینە چێتە ناو بواری ملحیدەوە ئەوەی کە بە ملحد ناوبرێیان کەسانێکی هیومانستن ئەکرێ ملحد بێ باوەڕی بە هیچ شتێک بەتەوانش کە باوەڕیان بە هیچ دینێک نییە باوەڕیان هەیە بە جۆرێک باوەڕ بە کۆمەڵێ پرینسیپ و مەبادیئی ئینسانیانەکە بە هیومانست ناو دەبرێت. بەڵام ئازادی ئەکرێ بەوسەر دکتۆر ئاماژەی بۆ ئازادی دەکرێت خەڵک بڕات دوکانێک دانێت تلیاشی تیا بفرۆشێ ئەڵێ ئەبێ کۆمەڵێ پێوەرە بێ ئازادی واتە بەڕەڵایینە ئەژڵێ قەت ئیسلام دژی ئازادی نەبووە ئەمەی کە ئەمانەڵێن ئیسلام بەزین چۆنە ئەوەی کە ئەڵێن ئازادی ئەو نمونەی دوکانەکە هێنێتەوە ئەگەر بە پێوەرەکانی پرەنسیپەکانی منیش بێ وەک کەسێک کە باوەڕدار نیم منیش بۆ خۆم پێم وایە دانانی دوکانێکی لەو شێوەیە ئەبێت ڕێگەی پێ نەدرێ بەڵام هێنانەوەی نمونەیەکی وا بە جۆرێک بەلاڕێدا بردنمانە بۆ ئەوەی
فۆکەس و جەخت لەسەر ئەو مەجالانەی تر نمونونەکانی تر لابین بۆ نمونە ئایدۆلۆژیای ئیسلامی سیاسی ئەوەیە کە بە ئازادی خۆت ناتوانانی جلوبەرێک لە بەرکەی لەو ڕۆوەی کە کاتێک تۆ ئۆبینی کەسێک ئافرەتێک جلێک بە ئیسراحەتی خۆی لە بەرەکە فشاری بۆ دێ ئەو ڕووداوە کە ڕوویداوە دووشت لە پشتیەوەیەتی من حەزەکەم ئەو قسەیەم تەواوکەم بگەین مەسەرکان حەمەنووریە گەڕێگەم بدەی یەکەمیان ئەوەی جۆرەکە لە من بە تەحەروشی ئایدۆلۆژی ناویە بم تەحەروشی ئایدۆلۆژی چییە تەحەروشی ئایدۆلۆژی تەحەروشی سەکسی نیە جیایە لە تەحەروشی جنسی یانی بەو معنایکە جۆرێکە پارادۆکسێکە کە لە بینی دوو لایەنایەکێکیان ئەوەی کۆنسەرواتیڤێکی ئیسلامی ئایدۆلۆژیایەکی ئیسلامی بە هاوشان لەگەڵ ئەو گەنجە مەحرومە مەکبوتە چەپێنراوانەی کە لە ڕووی جنسیەوە چەپێنراون لە کۆمەلگای ئێمە و شەو ڕۆژ ئیسلامی تێکەڵ بە گەنجێکی مەکبوتی شەو ڕۆژ مشکیان سەکس مشکیانی داگیر کردووە ئالێرەوە ئەم ڕووداوە ڕۆدا کاتێک تۆ هیچ تەماخوزێکیشی تیانی ئەگەچی ئەم گەنجانە مێشیان سەکس داگیری کردو بەدەوام بیریان لای سەکسە کاتێک کچێک دێتە سەر جادا دنەدەری ئەمە ئەکرێەوە ئایدۆلۆژیایە بێ ئەو ئایدۆلۆژیا کۆنسەرواتیڤ و ئیسلامیە بێ من ناڵم بە تەنها ئیسلامی بەڵام ئەکرێ ئیسلامی و کۆنسەرواتیڤ کۆنسەرواتیڤیان چی ڕۆڵێکیان بینیوە لەم کۆمەلگایە بەرەو خراپیان بردووە بەرەو داخرانیە بن بەرەو وێرانبوونی هەموو ئەو پێوەرانەیە بن کە لە تازەکردنەوە ئەتوانێت ڕوتی خۆی دروستکات قسەیتانی ئینسان ئەتوانێت بە ئاشکرا لە دوای 91 ببینێ بە قۆتبوونی ئەحزابی ئیسلامی سیاسی لە کوردستانی عراقی بەرەو دواوە گەڕاوەتەوە کۆمەلگای کوردستانی سیاسی ئەندامی مەکتەبی سیاسی حیزبێکی ئیسلامی و لەگەڵایە کە عریقترین حیزبی ئیسلامیە لە کوردستانە ئەگەر هەڵی مێژوویم نەکردو بێ وایە عریقترین حیزبی مێژووی دەڵێ لە دوایەوە یەکەوە ئەم حیزبە ئیسلامیانە کۆمەلگای کوردیان بەرەو دواوە بردووە نەک بەرەو پێشکەوتن باتەبریری قسەکەی خۆم بکەم ئەوەی کە کەسێک هەروە بە سەرپێیانە سەیری کۆمەلگای کوردی بکە ئەما بینێ بەرەو دواوەچوونی کۆمەلگای کوردی چەندین تایبەتمەندی کۆمەلگای کوردی سیر بکەی لە کۆمەلگای کوردستانی باشوورە بە تایبەت لە کوردستانی عراقا ئەمە هەست پێ ئەەکەین کە ئێمە کۆمەلگا بەرەو دواوە ڕۆشتۆتەوە قسەی تیانە مەشان بەشانی هاتنی حیزبە ئیسلامە سیاسیەکان بووە ئەمە تەنها ئیسلامی سیاسی نییە لە کوردستانە کە ئەبێتە هۆی ئەوەی کۆمەلگا بەرەو کۆنسەرواتیڤێت بێتەوە ئەو کۆنسەرواتیڤاتیایی کە لە کۆمەلگاکان ئازاڵە خەسیسەیەکی هەموو دینەکانە بە تەنها خەسیسەڵام ئیسلامی سیاسی وای کردووە کەم کۆمەلگا بەرەو داخران بڕێ زۆر باشە ئێوە نوێنەرایەتی حیزبێک دەکەن کە ئاریقترین حیزبە دەڵێت حیزبە ئیسلامەکان و ئەم شەرعیەتە چی ئێوە بە ناوی دینەوە قسەکەن لە کاتێکە ئێوە ئاراسی ئیسلامی سیاسی حیزبە حەستەکەم بوارمان پێ بدەیت بوارم باردووکتان ناوە بە ئێمنی ژەڕوە گفتوگۆیەکی هێمنانە گفتوگۆیەکی بەرنا بکەین بتوانین هاوڵاتیان سوودمان لێ ببینن من دەپرسم ئایا پێشکەوتنی دوایی ئەگەر بەڕێزیان وەڵام بدەنەوە ئایا پێشکەوتنی کۆمەلگا بەچی مەزەندە ئەکرێ بە چ پێوەرێک هەڵ ئەسەنگێن ئەو جملێ ئەو پرسیاری دەکەم پێشکەوتنی کۆمەلگا بە چ پێوەری مەزەندەکرێ بە وەڵامە قسە بکەم ئایا بەوەیە ئاخر پرسیارەکە نەکراوە ئایا کۆمەلگا بەوە دوا ئەکەوێت کە حیجاب لە وڵاتێکا زۆر ببێ ئایا کۆمەلگا بەوە دوا ئەکەوێت کە مزگەوتی زۆری تێدا بکرێتەوە ئایا کۆمەلگا بەوە دوا ئەکەوێت کە بە سەدان ڕیسالەی دکتۆرا و ماستەر لەم وڵاتە لەسەر چەمکە جیاجیاکانی فکری ئیسلامی سیاسی و دین بهێنرێتەوە ئایا کۆمەلگا بەوە دوا ئەکەوێت کە مەداریس و پەیمانگای ئیسلامی زۆر ببن لەم وڵاتە زۆر باش ئەمە پێشوانە دواکەوێت ئەنجامی ژتوانم جابەکەم بۆ دوایی وەڵام بداتەوە من فکری خۆ دەگەێنی بەڵام وەڵامی بەرەوە کۆمەلگا بە چی دواکەوێت بەو شتانەی ئەوتی کۆمەلگا بەوە دواکەوێ ئینسان نەتوانێت بە ئازادی خۆی جلوبەرێک لەبەر بکە ئیتر ئەم جلوبەرگە ئایا لەچکە لە سەریەکە یا ئایا جلێکی کورتە لەبەریەکە کۆمەلگا بەوە دواکەوێ گەنجەکانمان تۆلەرانسیان بۆ جیاوازی بۆ ئەوەی کە تۆ وەک ئایدۆلۆژیاکی ئەو بیر ناکەیتەوە بە دەرەجەیەک کەم ببێتەوە پەنا بۆ ئەو بەرێ بڕاتە ناو داعش کۆمەلگا بەوە دواکەوێ ئێمە لە سەردەمانەوەیە ئەگەر ڕوخسەتم ئایا تا ئێستا هیچ زانایەکی ئاینی
هیچ پەیمانگا و کۆلێژێکی ئیسلامی هیچ حیزبێکی ئیسلامی بە زۆر لەچکی کردووە بەسەر هیچ ئافرەتێکە لە وڵاتە بەڵێ ئەوە نییە کە بە مباشری بڵێن ئەبێ حیجاب بکەن بەڵام ئەوەیە کە لە چەندین کلیپی ڤیددیۆیی هەیە کە مەلاکانەڵێن ئەو ژنەی لەچک ناکایە ئەو ژنەی حیجاب ناکە شەیتانە نازانم خەڵک لە ڕێدەرەکە با قسەکەم تاواکەم بخوا پیاو لە ڕێدەرەکە نازانم ئێمە کۆمەلگایەکمان دروست کردووە لەم دوایانەیە ژنەکانمان هەموو بردۆتەوە ماڵەوە چونکە پیاوەکانمان ناتوانن کۆنتترۆلی شەهوەتی خۆیان بکەن ئێمە لە باتیەوەی تاکەکانی کۆمەلگا فێری ئەو بکەن بتوانن کاتێک کچێکی ڕوت لە بەردەمیایەتی تەنانەت جلێکی ڕوتی لەبەرایە جلێکی کورتی لەبەرایە بتوانێت ئەم ژنە و تەنها وەک سەکس ئوبیەکت وەک مادەی وەکو کەرەستەیەکی جنس سیر نەکا وەکو بەشەرێک ببینێت کە ئەمیش خاوەنی شخصێت و خاوەنی ئیسلامەکان چین حیزب ئیسلامەکان بە ئەم شتم بگەێنە ژن وەکو کەرەسەیەکی سێکسیت بەڵام حیزب ئیسلامەکان چ دەورێگە بینن لەمەیە حیزب ئیسلامیەکان ئەو دەورا بینن کە تۆ کاتێک ژندا ئەپۆشی و ئەڵەی دەبێت مەستور بێ کەواتە تۆ پێ دوایەم ئینسانە خۆی ناتوانێت خۆی بپارێزی هەروە ئەم ئینسانانش ئەم ئینسانە شایەن بەوە نییە کە بێتە ناو کۆمەلگاوە ئەوەی کە ئەوەی حیجاب زیادەکە لە کۆمەلگای کوردیا ژن ئەباتەوە ماڵەوە ئەوەی کە حیزب ئیسلامیەکان تەبلیغی بۆکەن کە ڕۆڵی ژن چوارچێوەی ماڵە ئەوەی کە دوو ژنە زیاد دەکات دیسانەوە دەگەڕێتەوە ئەوەی کە گەنجەکانمان پەنا بۆ عنفە بن ئەوەی کە ئەو هەموو گەنجەی لە ناو داعشایە گوایە ئەمانە لەسەر دەستی کێ پەروەردەبوون خۆ ئەمانە بەس خەریجی زانکۆکانی لە ڕاستیدا یەک لیست بەڵگەی پێوتی وەڵام بۆ بەڵگەکانی بوار بدا بە بڕوای من بەڕاستی لە هەرێمی کوردستان لە کۆمەلگای کوردستان زانایانی ئاینی و حیزبە ئیسلامیەکان بانگەوازێکی زۆر هێمنانەیان کردووە بۆ هەموو پرسە کۆمەڵایەتی و بۆ هەموو پرسە ئاینیەکان کە توانی ویانە بە منطق و بە عقل و لۆژیکی عقل قەناعەت بە خوشکان بە دایکانمان بە خوشکانمان بە خێزانەکانمان بە کچەکانمان بکەن لە چک بپۆشن ئەمە حڕیەتێکی شخصیە ببڕای من قسەکردن لەسەر ئەو مەسەلەیە وەکو لەم ڕۆژانە لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بوویەوە کە یەکێک لە نووسەر و ڕۆشنبیری ئەم وڵاتە ئەڵێ ئافرەتیە کە لەچکی بەسەر بێ ئەی شوبهێنێ بە دێو بەخێو ئەمە بەڕاستی من پێم وایە ئەمە گەورەترین ئیهانەیە دەرحەق بە ئافرەت ئافرەتێکە بە تەنورەی کورتەوە ئەڕوا ئافرەتێکی بەڕێز و محتەرەمە بەڵام پێچەوانەی فەرمانی خوا هەڵسو کەوتەکە بۆت نییە تۆ قسەی پێ بڵێ جنێ و پێ بڵێ سوکایەتی پێ بکەی ئازاری بدەی ناڕەحەتی بکەی بۆت نییە بە هیچ شێوەیەک لا ئیکراها فی الدین بەڵام مادام ئافرەتێکە لە کۆمەلگایەکی ئیسلامی ئەژیە لە کۆمەلگایەکی موسڵمان ئەژیە ئەو دابوو نەریتی تایبەت بە خۆمان هەیە لەوانەیە برای خۆی باوکی خۆی کەسی خۆی پێی خۆشبی جل و بەرگێک لە بەرکە ئەو جل و بەرگا لە ڕاستیدا نامۆ نەبێ بە دابوو نەریتی کوردستان گەڕین گەورەتریکەین کۆمەلگای کوردی ئەگەر دەستی حیزب ئیسلامیەکان بەرەو داخرانەوە ئەمە قسەی ڕۆزاخان بوو ئاخر داخران چییە داخران حیزب ئیسلام لە ڕاستیدا بریتی نییە لە بۆچوونی مامۆستایەکی ئاینی یاخود بۆچوونی حیزبێکی ئیسلامی یاخود بۆچوونی من ئیسلام سیستەمێکە بۆ ژیان بریتە لە منزومەیەکی من بەناوی ئیسلامەوە قسە ناکەم من بەناوی ئیسلامەوە قسە ناکەم من بیر و ڕای خۆم لەسەر ئیسلام دەڕبم من تەحلیلات ئەەکەم من ڕێی خۆم دەرەبرم من ئەڵێم ئیسلام بریتی نییە لە قسەی مامۆستایەکی ئاینی بەتەنها لەسەر مینبەر تووڕە ئەبێ و قسەیەک ئەکا یاخود نوێنەری حیزبێکی ئیسلامی یا کەسایەتێکی ئیسلامی ئیسلام بریتە لە منزومەیەکی فکری ئەخلاقی بەهێز کە ئەتوانێت کۆمەلگا لە ئەساسەوە بنیاد بنێ و دروستی جەماعیە ئاین لە ڕاستیدا شتێکی جەماعیە ئەگەر بچێتەوە ناو مزگەوت و ناو دەرونی خەڵکەکان بەڕێزم ئاین هاتۆت ئاینی ئێمە وەکو مەس ناتوانانی بەراوردی بکەی لەگەڵ ئاینی مەسیحیەت لیا لەگەڵ ئاینی یەهودیەت من پێم وایە قسەکردن لەسەر حیجاب وەکو ئەشوبهێنرێ بە دێو خێو لە ڕاستیدا ئەمە بێڕێزیکردنە بەرامبەر ئەو ئافرەتانەی لە عنکاوە ڕاهیبەکانیان کە لەچکیان بەسەرەوەیە زۆرێک لە لەچکیان بەسەرەوەیە بێڕێزیکردن بەرامبەر بە ڕیش لە ڕاستیدا ئەمە لەوانەیە خەڵکە ئاینەکانی تریژ ڕیشیانەیە ئەگەر ڕوخسەت بدەیت تۆ حکوومەتدا ئامەزرێنی
دەوڵەت دا ئەمەزرێنی سیستەمێکی سیابەس باو فکرێ بگەێنم بۆ دڵنیابە بەس قسەکەی خۆ بکە قسەکە و چی بوو من تێبینەکەم لەسەر ئەو قسەیە کە ئەو بەڕێزە ئاماژەی پێکاوی کە کاک فاروق ڕەفیق مەبەستێتی دیارەکاڵێ ڕۆشنبیرێکی گەورەی کووردە کەوتوتی ئەو ئافرەتانەی کە لەچکەکەن ئەیان شبهێنێ بەدێ و ناوانە کا فاروق ڕەفیق خۆی ئەمڕۆ ڕوونکردنەوەی خۆی بڵاو کردەوە لەسەرەوەی کە بیاڵم با قسەکەم تاوەکەم تخوا کە ئەو مەبەستی ئەوە نەبووە بەو شێوەی کە ئەوە پروپاگەندەی ئیسلامەکان خۆیانە ئەو نەیوتووە لە چێک ئەو وتوتی بەرقع یان وتوێتی نقاب ئەو دوانە یەکێکیان ئەو نقابی بەکارهێناوە نقاب و بەرقع تۆ بۆ ئازادی بەم جلانەوە یەی بەڵام ئافرەتی تر ئازاد نەبێ بە حیجابەوە من نەموتوە حیجاب من ئەڵەم بەرقع و نقاب شتێکی جیاترە بەرقع و نقاب ئەوەیە بەتەواتی بەرقع ئەوەیە کە بەتەواتی لە شت داپۆشێت تەنان دەموچاویش نقابیش ئەوەیە کە دەموچاو داپۆشێ لە کۆنی کوردی شابوو مەسەڵەن پەچە هەبووە ئەوە لە سەردەمانێکە هەبووە کە بۆ ئەو سەردەمانە گونجاوە بۆ ئەم سەردەمە ناوێ با قسەکەم تاوەکەم شعری گەورەی هەیە تا پەچەکەی لابردووە دنیا دیێڕە شعری بەسەراوتەوە تا خواکردێتی ڕەشەوایەک پەچەکەی لابردووە بەڵێ ئەوە بۆ ئەو سەردەمانە هەبووە بەڵام ئێستا سەردەمێکی جیاترێکە هەمەنووری ئەوەی کە بۆ نمونە لە فەڕەنسا کاتی خۆی لە کچێک مەمنوع کرا کە نقاب بپۆشێ ئەو لە ساڵی 2011 بوو لەسەر ئەوە سزادرا کە لە شوێنی گشتیان نقابی پۆشیوە کە برایە محکەمەی حقوقی ئینسانی ئەوروپی لەوێ کچەکەم هینەکەی محکەمەکەی نەبردەوە لەبەر ئەوەی تەبریری محکمەی حقوقی ئینسانی ئەوروپی ئەوە بوو کە ئەوان دیفاع لە حقوقی ئینسانەکەن تەبریرەکە ئەوە بوو ئەمە حیجاب کە باس وروژێنە لە ئەوروپا هەر مستەقەفە گەورەکانی آخر من قسەم نەگەیانە سەر ببوورە لە مانیەت و لە تەجدیدی ئیسلام ئەوانە بوون کە دیفاعیان کرد من ڕێگرە لە ئازادیەکان ئەبێ من قسەی بگەین بەسەر ئەوەی کە تەبریری محکەمەکە ئەوەیە کە نقاب بۆیە ممنوع کرێ لە بۆیە ناحقی نییە بەو کەسە کە نقابەکەی لێ ممنوع کراوە چونکە ئەوە پێشێلکردنی لەگەڵ حقوقی ئینسانە نایێتەوە کاسێک کەسە نقابەکە چونکە من کاتێک لەگەڵ کەسێکە قسە ئەەکەم لە بەرامبەرم دانیشتووە نقابی پۆشیوە مافی خۆمە حقێکی ئینسانی خۆمە ببینم ئەم کەسە کێیە کاک فاروق ڕەفیق ئەمە بەس بۆ ئەڵە کاتێک خێوێک کە نازانی کێ ئەم حیزبانە هۆکاری دواکەوتنن حیزبی دینی هۆکاری دواکەوتنن بە هەر ناوێکەوە بێ حەقی من ئەو پرسیاری لێ بکەم وەڵام حیزبی دینی هۆکاری دواکەوتنی کۆمەلگای کوردی قسەیتانە حزب ئیسلامیەکان لە دوای 91ەوە بوونەتە هۆی بەرەو دواوە چوونەوەی کۆمەلگای کوردی ئەمە تەنها بۆ حزبی دینی ئیسلامی سیاسی نییە کە لە کوردستان هەموو ئەو حزبانەی کە ئایدۆلۆژیایەکی دینیان هەیە لە مەسیحەتیشە دیفاع لە کۆنسەرواتیڤ و بەرەو دواوە چوونە بەرەو تەقلیدیەت و داخرانن دیفاعکردن لە دین و ئایدۆلۆژیای دینی بەشێکە لەوەی کە بەرەو داخرانە بە لە دوایەوەی کە ئێوە بەرپرسن تکای وەڵامی و جوملەیە بەرەوە نوێنەرایەتی تەنانەک حیزبی ئیسلامی ناگەڕێنگە نوێنەرایەتی سێ حیزبی ئیسلامی تریش بکەین من وەڵامم دایتەوە حیزبە ئیسلامیەکان لە کوردستان لە جەوەکی زۆر هێمنانەدا توانیویانە پەیام و ئایدۆلۆژی خۆیان بگەێنە هاوڵاتیانی خەڵکی کوردستان هاوڵاتیانی خەڵکی کوردستان ئازادن لەوەی بە قسەی ئیسلامیەکان بکەن یاخود بە قسەی ئیسلامیەکان نەکەن هاوڵاتیانی کوردستان ئازادن بکەونە دوای هێزێکی ئەلمانی کە لە کوردستاندا هێزێک نییە تا ئێستا لە کوردستان بڵێ من هێزێکی ئەلمانی بەمانە ئەوروپیەکەی ئەمە لەلایەک لە لایشی تریشەوە من دەمەوێت تیشک بخەمە سەر ئەو خاڵانەی کە بەڕێزیان ئاماژەی پێدا تۆ سیستەمێکی سیاسی لە وڵاتەدا ئەڕێژی ئەم سیستەمە سیاسیە بۆ کۆمەلگایەکدا ئەنەی لە ڕاستیدا ئەم کۆمەلگایە عادەت و تەقالیدی ئەوروپی تێدا نییە هەموو گەڕەچێک مزگەوتێکی تێدایە هەموو گەڕەچێک مامۆستایەکی ئاینی تێدایە لە قوتابخانە و لە زانکۆکان تا ئێستا دەرسی ئاینی ئەخوێنرێت ئەمە تۆ کاتێک کە ئەمە کاتێک کە حیساب بۆ دین ئەکرێت کاتێک کە حیساب بۆ دین ئەکرێت عادەت و تەقالیدی مجتەمع بکرێ لە کاتێکا بە لاپتۆپێکی ئەمریکی ئەپڵ تۆ تایپی ئەو شتاگەی کە هینەکەی لاپتۆپێکی ئەمریکی بە مۆبایلێکی ئەڵمانی تۆ تەلەفۆنەکەی بورە بە سیارێکی یابانیەی تو ئەچی یعنی بە عینێکێکی ئیتاڵی ئەچیتە بازار بە جلوبەرجێکی تورکی لە کاتی شەباسیەوەکە ئەبێ عادات و تەقالید بپارێزین ئەم شتانە هیچ ئینتاجێکی عەقلی نییە بەڵام ئینتاجێکی ڕووسیە یعنی لە کۆنەوە بۆ ئەم شتانە چێ لەی بەرپرسە ئەم شتانە دین لی بەرپرس نییە ئیسلام ڕێگە ناگرێ لەوەی هەر تەکنۆلۆژیا چۆن بەرەو پێشەوە ئەڕوات و کەرستە و
وەسائلی نوێ لە هەر شوێنێک دەرئەچێ بەکاری بێنی ئەمە زانی چێ لەی بەرپرسە نە مامۆستای ئاینی نە حیزبی ئیسلامی نە مزگەوت و دین و قورئان و حەدیث ئەمە دەوڵەت و حکوومەت لەی بەرپرسە ئەم شتانە لە عادەت و تەقالیدی کوردان نەبوو ئەمە دەوڵەت مەسەل چاکەت و پانتۆڵەکەی بەری من و تۆ لە عادەت و کولتوری کوردەواریان نەبووە ئەخدەی خۆ ئیسلام ڕێگا ناگری تۆ من ئیسلام بۆ تۆڵێ ئێمە ئیسلام وەکو ئیسلام ناوەکو ئیسلامە چکەمە دینی زۆرینەیە بە ئەمەنا من مەبەستمەوەی تۆڵەی پێویستەکە ڕێ لە عادەت و تەقالیدی کۆمەلگای کوردی بگری نە من ناڵێم ڕێگەی لێ بگرن گیان من نەموت بەجلی کوردیەوە ئەڵێم تۆ نیظامی سیاسی بۆ میلەتێکدا ئەڕێژی ئەو میلەتە میلەتێکی موسڵمانە ئێستا گەر لە نەرویج یاخود لە ئەوروپا هەر وڵاتێکی ئەوروپی گەر دەرستور دانرا موسڵمانەکان مافی خۆیان نییە ئیسلام بخرێتە چوارچێوەی ئەو دەستورەی کە لەوێدا ئەنرێبەوەی سوودی لێ بینرێ ئەو قسانەی جەنابەت دەکەی ڕۆژێک بووە قانون فی طبی ئیبن سینای لە وڵاتانی ئەوروپیا و لە جامیعاتی ئەوروپی تا ساڵی 1960 قسوور لە جامیعەکان خوێنراوە سوودی لێبینراوە بەڵام دوای ئەوەی ئامێری پێشکەوت و دائانرێ ئیسلام ئەسڵەن ئیسلام قورآن فرمودەکانی پێغەمبەرێکیش بووە ئیبن ڕوشد بە مرتد ناسانوتانە لە کاتێکە ئیسفادەی بە فەلسەفەی غەربی گەیانەوە وانە تۆ مەزانی من ئەو پرسیارە بکەم ئیبن سینا طبی کتێبە ئێستا لە وڵات بەڵام خۆر ئیبن ڕوشدیش بووە لە مەجای فەلسەفەیەوە بە مرتد ناسانوتانە لە کاتێکە ئیسفادەی بە کەس نەیوتوە ئەمانە مرتدن عەزیزم ئەزانی چۆن ئەوەی ئیسلام سوودی لە وڵاتی ئیسلامی سوودی لە ئیبن تەیمیە وەرگرتو سوودی لە ئیبن ڕوشد وەرگرتووە بەڵێ سوودی لە بواری خەلدون وەرگرتووە ئێستا اختصاصاتی ئیسلامی دروست بووە لە بواری فەلسەفەی ئیسلامیدا لە ڕاستیدا ئەوانە خاوەنی فەلسەفەی ئیسلامیە ئەوانە توانی ویانە خزمەتێکی زۆر بە کۆمەلگاکانی خۆیان بکەن ئەمە لەلایەک لایەکی تریشەوە مەسئلەی مولحید من حەزەکەم ئاماژەی پێ بدەم لە ناو ئەمریکا نسبەتی مولحید زۆر کەمە لە وڵاتانی ئەوروپایی نسبەتی مولحید یەکجار کەمە یعنی مولحید إحصائية كراوة ملحد بۆ سەیەک دەقامە شتێکی زۆر گرنگە بڕابکە ئەمە لە کۆمەلگای غەربیە ناوی ملحد و مسلیم و ملحد و مؤمن بێ يعني ئەم کۆمەلگای بەوە دابەشە لە ئەمریکا نسبەی ملحد زۆر کەمە يعني متدين زۆرترە نعم طبعا ئێستا تۆ ئەڕۆیە هەر کۆڵانێکی ئەوروپا من چەندین دەوڵەتی ئەوروپا گەڕاوم ئەڕۆیە هەر کۆڵانێکی ئەوروپا کەنیسەیەک هەیە و کەڵەبابێکی بەسەرەوەیە بەڵام ئەم کەنیسە تەداخولەکە لە شؤونی ئەموری حیاتی خەڵکە ئاخر بوارم دەت کار لێ تەداخولەکە لەوەی کە تۆ ببوورە تەداخولەکە لەوەی تۆ چۆن ئاو بخۆی تۆ چۆن نەیخۆیتەوە لە لای مەسیحیەت لە سەدەکانی ناوەڕاست خوا دەهات ئینجا حاکم ئینجا میلەت یەکەم شت حساب بۆ خوا کراوە حاکمی وڵات وەکیلی خوا بووە لەسەر بەڵام لە ئیسلامدا بەڵام ئەگەر ڕخسەتم دەی بەڵام لە ئیسلامدا وانە خوای گەورە دێ ئینجا ئومەت ئینجا حاکم ئەو قودسیەتەی نییە لە ڕاستی باشە بەڵام تۆ بۆیە ئیسلام ئاینێکی نمونەیەک دێناوە لە سەردەکانی ناوەڕاست ئیسلام ئاینێکە توانای خۆنوێکردنەوەی هەیە باشە تۆ نموزەجێکە دێنایەوە ئەڵەی نموزەجی سەدەکانی ناوەڕاست بەم شێوەیە بۆ لە کاتێکا سەدەکانی ناوەڕاست بە نیسبەت مێژووی غەربیەوە یەکێکە لە سەدە تاریکەکان ئەی ڕەنسانس و عەسری نەهزەکەیەت بۆ لە دەوڵەتی عەباسیە خەڵات دانراوە بۆ ئەو کەسانەی ئیبداعێکی دینی ئەکەن لە قورئاندا هەروایە دائیمە خوا پێمان دەڵێ ئەفەلا تەتەفەڕون ئەفەتەعقلون مەفهومەکە و گەی زۆر چاکە یعنی ئەزانی چۆنە لێرەدا لە حەقیقەتدا ئیسلام کە دێ لە ئەمریکا تازە بە تازە لە عەسری پێشکەوتن دەیان قوتابخانە دا ئەنرێ کوڕ و کز لە یەکتر جیا ئەکرێتەوە لەبەرەوەی کە بۆ ئەوەی وەکو نموزەجێک بزانین ئایا تا چەندە کاریگەری هەبووە تێکەڵاوی پیا تۆ لە تێکەڵاوی ژن و پیا بۆ خۆی زیانێکی زیاترە لەوەی لە قانزار من ئەڵێم وڵاتێکی وەکو ئەمریکا کاتێک دێ بەدەیان قوتابخانە کوڕ و کستەیدا لێک زیە ئاکاتەوە جەنابەت لە ئەوروپا خوێندن ئەمە وەڵامی هەموو قسان دەبێ بەڵام پاش وچانێکی کورت و دێینە وڵاتان دووبارە سڵاوتان لێبێ ڕۆزاخان کۆمەڵێک ئاماژەی گرنگ کۆمەڵێک چەمک و دەستەواژەی گرنگ باسکران وەڵام دەبێت بۆ قسەکانی من سەرەتا بەوە دەست پێ بکەم قسەیەک لەسەرەوە بکەم کاک عەبدوڵڵا باسی لەوە کرد کە ڕێزگرتن لە دینێک کە دینی زۆرینەیە من ئیشکالێتێک کە بینمەوە لە مەسەلەی ئەوەی ئەوانە زۆر جار ئەو چەمکەم گوێ لێ بێ ئەو تعبیرەم گوێ لێ بێ یا ئەوترێت دژایەتی دینەکرێ یا ئەوترێت ڕێز لە دین بگرین
یەکەم ئەوەی دژایەتی دین دروست نییە بوترێ دژایەتی دینەکرێ چکە ئەگەر شتێک موجود بێ لەسەر ئاستی ڕۆشنبیری لە کۆمەلگای ئێمەیە لە ئەودێ بەیتانەیە کە ئەکرێ لەسەر دین ئەوانە ڕەخنەیە نەک دژایەتی ئەوەیە تۆ هیچ ئارگومنتێکت نییە هیچ بناغەیەکت نییە بۆ ئەوەی ڕەخنە لە شتێک بکەیت بەڵام بەڕای من ئەبێ تحمل بکرێ کە ڕەخنەی دین بکرێ شتێکی مقدسە تا ئێستا ئیسلام لە تەقدیسی دین دەرنەچۆ تا ڕەخنەی لێ بگری وشایانی ڕەخنە نییە آخر بەڕای من ئەبێت ڕێگە بدرێ ڕەخنە بکرێ ئەلێرەوە من پێم وایە ئەمە دژایەتی نییە ئەمە ڕەخنەکردنە مەسلەیەکی تر مەسلەیەوەی کە ڕێزی بگیرە من لەگەڵ کەڵیمەی ڕێزە چەمکی ڕێزە کێشەم هەیە چونکە ڕێزگرتن ئەگەر بەو مانایە بێ کەسێک عیبادەتی خۆی عیبادەتی دینی خۆی بکە نوێژی خۆی بکە مافی ئەوەی هەبێ ئەو پراکسیسانەی کە لە دینەکەی خۆیان هەیەی بتوانێت بۆ خۆی بە ئازادانە بیکە بەبێ ئەوەی هیچ فشارێکی بۆ بێ ئەمە منیش لێرەیە لەگەڵیان بەڵام ئەگەر ئەمە معنای ئەوە بێ کە ڕێگری بێ لە بەرامبەرەوەی کە من نەتوانم هیچ کاتی ڕای خۆم لەسەر ئەو شتانە بڵم کە لە دینێکە هەیە کە من لەگەڵ یانایەمەوانەیە ڕخنەی بکەم یا لێی بکۆڵمەوانێ ئیتر ئەم ڕخنە چ ڕخنەی زانستی بێ چ ڕخنەی نازانستی بێ زۆر جارەوترێ فڵانە ڕخنەیەکی نازانستیە ئەخرێ ئێمە کەسمان هەیە توانایەکی وی نیە بتوانێت زانستیان ڕخنە بکات بەس معنایەوە نییە ڕایەکی نییە ڕایەکی هەیە لەسەر ئەو دینە بۆ ئەو قسەیاکە لە دوای هەموو ڕخنەیە لە ئیسلام بۆ خۆی ببریتێ بێت لە ڕخنەیەکی نازانستی بە وەجە نەزەری ئەمان زۆر جاروالێک کە درێتەوە کە ئەمە ڕخنەی زانستی نیە کەواتە حەقت نییە ڕخنە بکەی بەڵای من کەسێک کە ڕخنەی هەیە کەواتە ڕای هەیە کە ڕات هەیە کەواتە حەقت هەیە و ڕایەت بڵێ ئەمە لە کۆمەلگانیەکانەوەیە تاقیبێکی بێ لەسەر ئەگەر من قسەکانم تاقیبێکی بێ لەسەری بۆیە تاقیبەکەم تەنها ئەوەیە ئەبوو علای مەودودی کە یەکێکە لە منەظرینی فکری ئیسلامی لە کتابەکەی الحکومە الئیسلامیەدا حەز ئەەکەم بەڕێزیان بیخوێنەوە باز لەوە ئەکا دەڵێ پەیڕەوی ئاینەکانی تر بۆیان هەیە ڕەخنە لە ڕئیسی دەوڵەتی ئیسلامی بگرن ڕەخنە لە خودی ئیسلام خۆی بگرن پەیڕەوی یاخود یا پەیڕەوی لە دروشم و مەبادیئەکانی خۆیان بکەن لە ناو کۆمەلگا بە بڕوای بەڵام بۆیان نییە ببن بە سەرۆک مەسە کاکەی یەگاخ و یەزیدیە گاخ و مەسیحیە بۆ هەیە لە کوردستانە لە دوای 20 مانەوە بێ بە سەرۆک بە درێژایی دەوڵەتە ئیسلامیەکان بە درێژایی دەوڵەتە ئیسلامیەکان جومگە حساسەکانی دەوڵەت لە دەستی مەسیحیەکاندا بووە ینی ئیسلام ڕێگری نییە لە مشارەکەکردنی هاونیشتیمانیان چکە بەڕاستی پرسی هاونیشتیمانی لە کاتێکا تارق عزیز مەسیحی بۆ پۆستی گرنگی پێ بووە لە حکوومەتی عێراقیە بۆ شاردنەوەی هەنێ دیوی سیستەمێکی ستەمگەر و دیکتاتۆریەت نەبووە کە ئەمان ئاینێکی تر لە باش زۆر چاکە یەمن ینی کاکەی یەک یەزیدیە بۆی هەیە بێ بە سەرۆکی هەرێمی کوردستان لە دوای 20 مانەوە کوڕەجا ئەو پرسە کاکەیەکی فەقیر چۆن نەتوانی بێ ببیتە سەرۆک دەباش من قسەکانم تەواو نەبوو لەوەی کە لەسەر مەسلەی ڕێز و مەسلەی دژایەتی دین ئەو دووچەم کە قسەم کرد مەسلەیەکی ترکی هەیە مەسلەی نەریت و عادەتی ئێمە وایە یا کولتوری ئێمەی کوردی وایە من ئەمە ئەوە بڵم کە کولتوری کەلیمەی کولتور لە کۆمەلگای ئێمە پێویستی بە پێناسەکردنەوە هەیە چونکە پێناسەیەکی لێبار کراوە کە پێناسەیەکی زانستینە زۆر جارەڵێن ئەمە کولتوری ئێمە وەک ئەوەی کە کولتور شتێکی ستاتیکیە ینی بڵین شتێکە کە تەواو سابتە جێگیرە بەڵام من وایە بینم و لە ڕووی زانستی شەوایە کولتور شتێکی دینامیکیە واتە بەردەوام گۆڕانکاری بەسەرادێ یعنی ئەوەی کە کەسێکمان هەیە بە جۆرێک بڵین جلێکی کراوەتر و مەدەنیانەتر لەبەرەکە لەوەی کە کەسێکی ترمان هەیە بۆ نمونە لەچکەکەی مەدەنی ینی ئەوەی لەچکەکە مەدەنی نییە تۆ تەنها لە نووسینەکەشتا ئاماژەت بۆ داوە من تەبریرم کرد بەر لە بەرنامەکە من مناقەشە کرد تەبریرەوە کە کەوتە ئەڵێ جلی مەدەنی کەواتە بەرامبەر ئەوەی کە جلی نامەدەنی لەبەرەکە ئەوانن کە لەچکە پۆشن و جلێکی تایبەتی شاراوە لەبەرەکە ئێستا دێمە سەرەوە ئێستا باسی ئەوەکەم ئەڵم ئەوەی کە کەسێک جلێکی شاراوە لەبەرەکە ئەوەی بە مەستور ناوەبرێ و کەسێک کە جلێکی مەدەنی لەبەرەکە من پێڵم جلی مەدەنی لە کولتوری ئیسلامیەکانە ئیسلامی سیاسیە و کولتوری ئەو کەسانەشا کە نەزعەیەکی یان تێڕۆنینێکی تۆزی کۆنسەرواتیڤانیان هەیە بۆژن مەسلەی سفور بەکارهێنن بەڕای من سفور ئەگەر فعلەکەی باسکەی ئەوەی کە جلی سفور لەبەر بکەی
ئەمە جێگەی شانازیە بەڵام ئەوەی ئەم چەمکە بەکاربێنین من پێم وایە ئەم چەمکە ئەو کەسانەی کە هۆشیارن بە یەکسانی ژن و پیا و باشترە جێ شانازیە ئەوەی لەبەرکردنی جلێکی سفور جلێکی کراوەتر یان جلێکی مەدەنی جێی شانازیە بەڵام کەلیمەی سفور خۆی لە خۆیان جۆرێک لە ئیهانە و بەکەم سیرکردنی تایە لەوەی کە تۆ پێڵێ ڕوتکردن یان سەفەر عنه لەوە هاتووە بۆیە من کەلیمەی سفور بەکار ناهێنم کەلیمەی جلی مەدەنی بەکارێ باشە بەڵام ڕۆزاخان ینی ئەوەی کە تۆیڵی بەشێکی زۆی من کللتور شتێکە ئەجوڵێ و ئەمیکیە و شتێکە بەردەوام لە نوێبوونەوە ئەمە ناتوانین بڵێن کللتوری کوردی ئەوە قبول ناکات جلی مەدەنی لە ئێمە کللتورێکمان هەیە بەڵام هەروەخالی و کللتوری کوردی ڕێنایە مەسەر ژن بێتە دەرەوە ڕێنایە ژن بەشداری هەندێک حاڵت بکە مەسە بۆ نمونیانی ئەمە کللتور تەقالیدەکانی وای کردووە بۆ دینبارەکەی بەوە بەس ئەمەش هەر کللتوری کوردیە لە ڕۆژ ئاواژ ڕێگا ئەدا ژنان شان بەشانی پیاوان لە سنگەرەکانە بەری پێشەوەیان گرتووە ئەمەش کللتوری کوردیە کە ئێمە ئێستاش ئەگەر بەراوردیکەین بە کۆمەڵگاکانی تری ڕۆژهڵاتی ناوەڕاست ڕێژەیەکی زۆر ژنانمان لە دەرەوە کارەکەن ڕۆژێکی زۆر لە ژنانمان لە باشە ڕۆزاخان باش علی وەردی قسەیەکی هەیە کە هیچێکە لە زانە کۆمەڵناسەکان دەڵێ هەندێک پیاو هەیە ئیزدیواجێ دەژێن ڕێ نادار ژنەکەی جلێک لە بەرکاو ڕێ نادار ژنەکەی بچێتە دەرەوە بەڵام پێی خۆشە ژنانی دراوسی و ڕەفیقەکان و لە دایرەکەیە و لە زانکۆکەیە و لەو شوێنەی ئیشی تیاکە ژنان بە شێوەیەکی تر ببینێ ئیزدیواجێت لە شخصیەتی کوردانیە وای کردووە کە ئەوەی بۆ خۆم شیاوە هەبێت بەڵام بۆ بەرامبەر شیاو نەبێت قسەی تیانی هەموو پیاوانەی کە لە کۆمەلگا داخراوەکانان ئەعجابێکی زۆران بە شخصێتی ئەو ژنانە هەیە کە هاتوونەتە دەرەوەی ژیانی هاتوونەتە ناو ژیانی گشتیەوە و شخصێتێکیان هەیە و جۆرێک لە مەکانەت و موقعەتێکیان بۆ خۆیان بەدەستێنەوە بەڵام ئەوەی کە علی وەردی ژواڵێ حقیقەتێکی تایە ئەوەی کە ئیزدواجیەتێک لە شخصێتی و پیاوانەی کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتیە تا ڕادەیەک هەیە چونکە ئەم پیاوانش حتمما لەم کۆمەلگایانەیە پەروەردە بوون بەو تربیەت و بەو پەروەردەیە دین بەشێکە لە کولتوری ئەو کۆمەلگایانە پێکێنێ کەواتە دین ڕۆڵێکی هەیە مناڵم ڕۆڵە سەرێکێکە ڕۆڵی دینە بەڵام بەشێکیشە چونکە تۆ کولتورەکە بەشێکی دین پێکێنێ کولتور بەتەنها حزب ئیسلامی ڕۆڵی هەبووە لەمە تۆ هەستەکەی ئەگەر ئیفتیرازیان ئەوە لێک بینەوەنی گریمانە کۆمەلگای کوردی بەرەو کۆمەلگایە گەڕوا نوێ بێتەوە نوێبوونەوە بۆ مەقایسانی تۆ پێوەرانی تۆ یاخو کۆمەلگای کە بەرەو داخران دەڕوات لەسەر ئەوەستاوە ئێمە خۆمان ئەمانەوە بەرەو کوێی بەرین کۆمەلگای کوردی پۆتەنسیال یعنی مادەی خاوی ئەوەی تایە بەرەو کرانەوە بڕۆ چونکە کۆمەلگای کوردی ئەگەر سەرکی هەر لە ڕۆژهەڵات ناسەکانەوە کە کاتی خۆی لەسەر کورد نووسیوانە لە ڕووی ئەگەر باسەکەمان زیاتر مەسلەی ژن و مەسلەی یەکسانی و ئەمانە بوو لە سەرتاوە ئەگەر بگەڕینەوە سەر باس ئەسڵێکە ئەوەی کە ئەگەر لە ڕووی یەکسانی یا ڕۆڵی ژن لە کۆمەلگایە بێ کۆمەلگای کوردی بە بەراورد بە کۆمەلگاکانی دەور و بەری خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکێک بۆ لە کۆمەلگاکراوەکان کە ڕێگەی زۆری بەیۆداوە ژن بێتە دەرەوە لەسەر ئاستی ئەوروپا شتێک کە ئێمە بتوانین شانازی پێوە بکەینەوەی کە کۆمەلگای کوردی تەحملی زیاتر بۆ کرانەوە و هاتنە ناو کۆمەلگای ژن ئەمە شتێکە کورد دەتوانێت شانازی بۆ خۆی بکە ئەمە شتێکە ئێمەژەی بۆدا ئەڵێ ئێستا لە ئەوروپایە گەڕک نییە کەنیسەیتیانە بێ تۆ لا دوایە ئوموری دینی جیاوازە لە ئوموری حیات یاخود لە ئەوروپاش ئەم دوو ئومورە تێکەڵ یەکراوە من کاک عەبدوڵڵا باسیەوەی کردکە لەوێ زۆربەی زۆری خەڵک ئێستاش هەر ئەچنە کلێساکانیان من یەک نمونەیەک بێنمەوە لە نەرویجا ژمارەیەکی زۆر کلێسا هەیە ئاوایە زۆربەی گەڕەکەکان کلێسایتایە بەڵام لە سەتا تەنها بیستی ئەو کەسانەی کە تعمید دەکرێن لە دوای تعمیدکردنیانەوە بەردەوام ببن لەوەی بڕۆنە کلێساکان یعنی سەیریکە ئەو کۆمەلگایە کوردی بەرەو داخرانی تەواوڕات وەکو ئاسوێک بیخوێنیتە وەکو ئەم مۆدێلانی لەبەردەمتایە من وتم کەوتۆتە سەرەوەی ئێمە خۆمان چیمانەوێ کەوتۆتە سەرەوەی چی سیاسەتمەدارەکانمان بەرەو چۆ جورئەتەکەن ئەگەر جورئەتمان هەبێ نابەرەو داخران ناڕۆ ئەگەر جورئەتمان هەبێ ئەگەر جورئەتیان هەیە بەرەو داخرانی نەبن یاخۆ خۆیان حەزەکەن ئەوەنە داخرێ کەس بیری نەبێتەوە و یەکتری بخۆین بەداخەوە لە ئێستاە هەم سیاست مەدارەکانمان هەم ڕۆشنبیرەکانمان ئەو جورئەتە پیشان نادەن کە کۆمەلگای کوردی بەرەوە بڕوا بەڵام لەگەڵەوەشان من ئێشتا هەرگەش بینم بۆیە دێم قساکەم بەرنامێکی وایە و بیرلەوە کۆمەلگا بەرەوکرانەوە کۆمەلگای کوردی بەرەوکرانەوە ئەڕوات بەڵام کرانەوە بۆ پێوەرانی ئەو نەک بۆ پێوەرانی ئێوە ڕێگەم بدە کە ئەگەر
سەیرێکی کوردستان بکەی بە تایبەتی کچ و کوڕەکانی بەرپرسەکان لە هەرێمی کوردستان زۆرێک لە قیاداتی ئەو حیزبانەی نیشتیمانی و سیاسیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە گەر بڕۆیە ماڵەکانیان لە جیاتی تەلەڤیزیۆنی حیزبەکانی خۆیان باوەڕ بکە تەلەڤیزیۆنی حیزبە ئیسلامیەکانەکەنەوە ئەڵێن ئەم تەلەڤیزیۆنانە بۆ خێزان باشترە. ئەمە یەک و حیجابیش ئەکەن کچەکانیان حیجابەکەن کوڕەکانیان ئەڕۆن بۆ مزگەوت. من کوڕی یەکێک لە بەرپرسە لە سەرۆک حیزبەکانی ئەم وڵاتە کە لە هەرێمی کوردستان حیزبە و ئیجازەی ڕسمی هەیە لە ئەوروپاشدا ئەنیشێ بۆی باز کە دەموتی کوڕەکەم بۆتە سەلەفی. ئەمە یەک. دوو، ئایا کەسێک هەیە لە کوردستان ئەگەر تۆ بڕۆی بۆ بازار پڕە لە خوشک و دایکمان باش، ئەگەر بڕۆی بۆ دەوائیرەکان و بۆ کۆمپانیا و بۆ کەرتی حکومی یاخود حیزبی یاخود تایبەت سەیرەکەی زۆربەی مۆزەف و فەرمانبەرەکانی خوشک و دایکمانە. ئەمانە لە کەسێک نییە لە وڵاتە ڕێگە بگری لەوەی ئافرەت نابێ بچێتە دەرەوە. ئافرەت عایشە کە دایکی ئیماندارانە ڕوخسەتم بدا دایکی ئیماندارانە لەگەڵ ئەسحاب ئەڕوا بۆ جەنگ ئەڕوا بۆ جەنگ و ئەوە بوو بوختانێکیشی بۆ دروستکرا لەو جەنگە چونکە ئیسلام ڕێگە ناگرێ. پێغەمبەری خۆشەویستمانە فەرمێ خەیڕکم لئەهلی وأنا خەیڕکم لئەهلی. کوردی بەرەو داخران دەڕوان کۆمەلگای کوردی بەڕاستی ئاسۆ و ئافاقێکی تەقیبی لەسەر قسەیە هەرە بڕواکە ڕوونکردنەوەکە بەس بە تەقیبەکە فەرموو ڕۆزاخان. ئەو قسەی کە عەبدوڵڵا کاڵێ حزب بڵێن کچ و کوڕی حزبەکانی تر کەوتونەتە ژێر تەسیراتی ئێمەوە ئەو قسەی منە سلمێنێ و جۆرێکیشە لە تەناقض لە قسەکەی خۆیان کاڵە ئێمە کۆمەلگامان بەرەو دواوە نەبردوێتەوە وەک حزبە ئیسلامیەکان. ئەو قسەی منە سلمێنێ کە مناڵم حزبە ئیسلامیەکان تر ئەکرێ علامەکەیان یەکێک بێ لە وەسیلانە کە بەکارهێنن بۆ بەرەو دوابردنەوەی کۆمەلگای کوردی. ئەوەی کە ئەعلامەکەی ئێوە ئەبێتە هۆی ئەوەی کە سەرۆک حیزبێکی تر کچەکەی خۆی مەحەجەبە ئەکا بۆی بتوانێت کۆنتڕۆلی بکە ئەلێرەوە کەواتە ئێوە دەورتان بینی و لەوەی کۆمەلگا بەرەوداوابرن. ئەوەی کە ئەعلامەکەی ئێوە ئەبێتە هۆی ئەوەی کە کوڕی سەرۆک حیزبێکی تر کە حیزبی ئیسلامی نییە کوڕەکەی ئەبێتە سەلەفی. ئەمە ئەو تەسیرەیە کە من باسیەکەم ئەمە ڕێک ئەو تەسیرەیە کە من باسیەکەم کە حیزبە ئیسلامیەکانی کوردستان لە دوای 91 لەسەر کۆمەلگای کوردیدانەوە ئەوەشی کە گەنجەکانمان ڕوو لە داعشەکەن قسەیتیانە تەسیراتی ئەحزابی ئیسلامی لە کوردستانە بەشانی هەڵبەتە بەشان لەگەڵ ئەوەی کە گەندەڵەیەکی زۆر هەیە ناومێدیەکی زۆر هەیە و گەنجانێکی زۆر دڵمان بەوە خۆشە توانی بێتمان بە سلوکی خۆمان بە گفتار و کردداری خۆمان کاریگەری لەسەر کوڕ و کچەکانی ئەم وڵاتە دروست بکەین. ئەمە کەواتە ئێمە پەیامەکەمان گەیشتووە. یعنی بۆ چونیشیان بۆ ناو داعش؟ داعشنا بە هیچ شێوەیەک. پەیامی هێزە ئیسلامیەکانی کوردستان دەرهەق بە داعش زۆر واضح و ڕوونە لە ئەو گەنجانەی کە ئێستا ڕوو لە داعشەکەن لەسەر دەستی کێپەروەردە ئەو گەنجانەی کە ڕوو لە داعش دەکەن لەسەر دەستی کێپەروەردە لەسەر دەستی حیزبە ئیسلامیەکانی کوردستان پەروەردە نەبوون و ئەگەر لە نێو حیزبە ئیسلامیەکانیش بوو بن هێزە ئیسلامیەکانی کوردستان بەراعەتی خۆیان لەوانە دەربڕیوە چونکە بەتەنها لە ڕاستیدا ئەگەر کادیرێکی حیزبێکی تر هەڵەیەکی کرد مانای وانی ئەو حیزبە تاوانبارە. زۆر سپاسانەکەین زۆر سپاس وادام ئێوە بڕیا بدەن بەشێک لە ڕاستی لای کامیان بوو.